ئەنجومەنی خوشکانی سێ سادەقی کۆمەڵی ئیسلامی هەستین بەکردنەوەی خولێکی هاوینە بۆ مناڵە چاوگەشەکانمان 86 قوتابمان بەشدار بووە 16ەکەمان هەبوو سپاس بەخوای گەورە 3 دووەممان هەبووە و 6ەکەمان هەبوو باقی قوتابەکانش ئەلحەمدوللا پلەی زۆر باشیان بەدەستێنا ئەمە زۆر سپاسی تەواوی مامۆستا بەڕێزەکانی کە هاوکار بوون لەگەڵمان بۆ سەرکەخستنی ئەم ئاهەنگە خنجیلانێمە کە ئەم ئاهەنگەمان ڕێخست بەهۆی یەکەم و دووهەمەکەیان بوو ئەلحەمدوللیلا سپاس بەخوای گەورە لە کۆتایی ئاهەنگەکە ئێمە سپاسیان ئەکەین دەستخۆشییان لێ ئەکەین خوای گەورە نمونەی دایکانیان زیاد کاکە مناڵەکانیان ئەخەنە لای ئێمە فێری ئادابی ئیسلامیەکانیان ئەکەین سنەتەکانی پیامبەر صلی الله علیه و سلم ئەکەین زۆر سپاس بۆ دایکەکانیان بۆ مامۆستا بەڕێزەکان ئینشاءالله ئەمە هەموو ساڵانە ئەمە هەروەکو نەریتی ساڵانەی خۆمان ئێمە سێهەم ساڵە لەسەر یەکەمە ئەکەین ئەلحەمدوللیلا ئینشاءالله هەر بەردەوامیشین پشت بەخوای گەورە سەرەتا بەناوی خوا بەناوی خۆم هەموو هاوڕێیانمەوە سواسی هەموو مامۆستایانەکەم لەبەری ئەم هەڵەیان بۆ قوتابیان ڕەخساندووە کە بتوانن بەشداری لە خولێکی لەم شێوەیە بکەن و ئەمە خولێکی زۆر باش و پێویستە ساڵانە ئەنجام بدرێت و زۆر سپاس ئەەکەم سپاسی هەموو مامۆستایانەکەم و سپاس بۆ خوای گەورە کە متوانیم لەم خولەدا نمرەیەکی زۆر بەرز و باش بەدەست بهێنم و سپاس بۆ کەناڵ جوانەکەتان. بەناوی خوا من وەکو بەشداریوەکی ئەم خولە کە پێکهاتبوو لە تاقیکردنەوەی نامێلکەی منداڵ موسڵمان چی دەڵێ توانیم سەرکەوتنێکی باش بەدەست بێنم دوای هەوڵدانێکی زۆر و زۆر سپاسی مامۆستاکانەکەم کە مادووبوونی زۆریان بە ئێمەوە کێشا و هەروەها بەشی پەروەردە و بانگەواسی سێ سادق و هەروەها زۆر سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم.